دیارە ئێمە وەکو بەشی شوێنەوار لە کۆلێجی زانستە مرۆڤاتیەکانی زانکۆی سلەیمانی ساڵانە وەک نەریتێکی هەمیشەیی بەشی شوێنەوار چەندین چالاکی جۆر بە جۆر پێشکەشەکات. بەڕاستی چالاکیەکانیش هەمووی چالاکی زۆر گرنگە، چونکە پەیوەندی بە کللتور و مێژوو شوێنەواری نەتەوەی کوردەوە هەیە. و ئەم چالاکیە ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی مۆزەخانەوەیە. دیارە 18 پێنجی هەموو ساڵێک ڕۆژی مۆزەخانەیە و ئێمەش ئەمڕۆ وەکو بەشی شوێنەوار چەندین چالاکی جۆر بە جۆرمان ئامادە کردووە لە ڕێگەی خوێندکارەکانمانەوە کە خۆی بینێتەوە لە ناساندنی ئەو ئیشوکارانەی کە چەند ساڵە بەشی شوێنەوار کاریان تیا کردووە. چەندین کاری ناوازیان کردووە وەکو دیێکۆن کە شوێنەوارێکی زۆر گرنگە. بەشی شوێنەوار لە ڕێگەی خوێندکارەکانیەوە ساڵانە مەیدانی کاری تیاکەن و شوێنەواری تازە و نوێی تایە بەدیەکەن. هەروە حەمامی فاتمەخان کێکێکە لەو حەمامە گرنگانەی بەردەرکی سەرای شاری سلەیمانی کە مێژوێکی دوور و درێژی هەیە کە هەر بەشی شوێنەوارکاری تیا کردووە. هەشکەوتی هەزار مێر چەندین شوێنەواری ترکە خوێندکارەکان و مامۆستاکانیان بە سوپاسەوە کاری جدیان تیا کرد و دۆزیوانێتەوە. ئەمڕۆ نمایشی چەندین ئەو دۆزەرەوە گرنگاناکەین کە بەشی شوێنەوار دۆزیێتەوە لە کارە مەیدانیەکانیان. هەروەها لە میانەی ئەم چالاکیە خوێندکارەکان گڵێنە دروستەکەن و هەروەها نەخشی شوێنەواری کۆنی تیا دروستەکەنەوە و چەندین چالاکی جۆر بە جۆر وەکو نووسینی مێخی و نووسینی کۆن کە ناوی کەسەکان ئەنووسن بەو زمانە کۆنی کە پێشتر هەبووە ئێستاە نەماوە، بەڵام بەشی شوێنەوار ئەتوانێت زمانی کۆن بخوێنێتەوە بنووسێ. بۆیە حەزەکەم خۆشتان بیبینن پیشانی بینەرانی بن چالاکیەکان جۆرا و جۆرن هەمەڕەنگن، هەروەها کۆمەڵێک خواردنی کوردەواری و ئیشی دەستی خوێندکارەکان و بۆیە چالاکیەکانمان هەمەڕەنگە و ئەمڕۆ بە بۆنەی بەرزڕاگررتنی ئەو یادە پیرۆزەوە
کە شوێنەوارناسیە بۆیە ئێمە بەڕاستی خۆمان بە خۆشحاڵە زانین و ئەم ڕۆژە بەرزڕاگرین. بواری شوێنەوارناسی زانستێکی زۆر فراوانە، زانستێکی قوڵە گرنگە و ئەو کەسانەی کە شارەزان لە بواری شوێنەوارناسیە ئەتوانن کاری تیا بکەن، چونکە ئەو شوێنەوارانە مێژوێکی دوور و درێژ و کۆنیان هەیە، بۆیە دەرهێنانە و پاراستن و بە دۆکۆمنتکردن و هەڵگرتن و ئەرشیفکردنی کارێکی پرۆفیشنەڵانەی ئەوێ. بۆیە بەڕاستی بەڵێ بەشی شوێنەوار لە ڕێگەی مامۆستا و فەرمانبەر و خوێندکارەکانیەوە کاری زۆر باشی کردووە و خۆشمان مۆزەخانەیەکی بچووکمان هەیە لە کۆلێژی زانستی مرۆڤایەتی کە هەڵگیراوی ئەو پارچە دۆزراوانەیە و هەروەها زانکۆی سلەیمانیش مۆزەخانێکی گەورەی هەیە کە هەر مامۆستاکانی بەشی شوێنەوار کاری تیاکەن. بۆیە شێوازی هەڵگرتنەکەی زەحمەتە، چونکە ئەبێت فەحسی بۆ بکرێ بزانرێت کە ئەمە کوێتەوە چ سەردەمێ و بابەتەکەی چێ، چونکە هەمووی زۆربەی پارچەکان چۆنەڵێ زەرریان بەرکەوتووە. بەڵام شارەزانی بواری شوێنەوارناسی بە خۆشحاڵیەوە کە لە بەشی شوێنەواری کۆلێژی زانستی مرۆڤایەتیە هەن ئەو بابەتە شارەزاییان هەیە و ئەتوانی ویانە زۆربەی زۆری پارچەکان بدۆزنەوە. ئەم ئیشەی کە من دروستم کردو لێرەیە ئەیبینی باسی ژنەکە لە هونەری کۆنی کوردستانە، گرنگی ئەم بابەتە کە هەڵمان بژاردووە باسی ڕۆڵی ژنەکە کەشان بەشانی پیا و لە کۆنا ڕۆڵیان هەبوو و ئیشیان کردو و پیشەی خۆیان هەبووە و هەروەها لەبیر نەکراون و چەنەها مۆری لولەیی و هەروەها پەیکرد و هەروەها چەند نووساوێکمانەیە کە باسی ئافرەتەکانمان بۆوەکە. لەم ئیشەی منە باسی ئەو ئافرەتانە ئەکەم کە یان وەکو خواوەند بوون یان ئافرەتی ئاسایی بوونیانە و ئافرەتانە بوون کە کار و پیشەی خۆیان هەبووە. باسی ئافرەتەکانی ئورارتۆم کردووە لە چاخی ئاسنا لە کوردستانی کۆنا کە پیشەی ڕستنوچنینیان هەبووە، فرشتنین و هەروەها وەکو مۆسیقاژەنیش کاریان کردووە، ئاهەنگیان گێڕاوە و هەروەها بەسی شاژنەکانمان کردووە کە خزمەتکاری خۆیان هەبوو و ئەوانیش کاتی هونەری خۆیان هەبووە، کاتی خۆیان بەسەر بردووە کە مۆسیقاژەن و گۆرانی بێ ژوشتی خۆیان لەگەڵایە و چەند پەیکەرێکیشمان دەستنیشان کردووە کەمانە لە حەمرین دۆزراونەتەوانێ، چەند پەیکەری ئافرەتێکن بەڕووتی کە ئەمانە ژەموو تعبیر و ناونیشانی خۆی هەیە لە کاتی دروستکردنەکەیە. زیاتر بابەتەکانمان بابەتی خواوەندی و پیشەی ئافرەتەکانە لە کوردستانی کۆنا.